بەڵێ بەڕێزان وەک لە هەواڵەکانیش دا هاتبوو ئەمڕۆ لووتکەی دووهەمی ئەوەی کە پێی دەوترێت لووتکەی بەغدا لە عەمانی پایتەختی ئوردن بەڕێوەچوو. ئەم جارە جیاواز بوو لە جاری پێشوو، زۆرێک لە وڵاتان بەشداریان تێدا کرد جگە لە وڵاتانی کەندا و وڵاتانی دەور و پشتیش ئێران و تورکیا. ئەوجا فەرەنسا یەکێک لە زلهێزەکانی جیهان ئەوانیش تێدا بەشدار بوون. ئەمە چ دەگەیەنێت چ گۆڕانکاریەک بەڕێوەن ئاخۆ ئەم لووتکەیە وا دەکا هیچ گۆڕانکاریەک لە عێراقدا و ئەوجا لە ناوچەکەش ڕوو بدا یاننا. کۆمەڵێک پرسیارمان هەیە لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان شرۆڤەی زیاتری دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ئیحسان شەمەری سەرۆکی سەنتەری هیزری سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز شەمەری شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با سەرەتا هەر بەوە دەست پێ بکەین بۆ خۆ دەزانی ئەم لووتکەیە پێی دەڵێن لووتکەی بەغدا کۆمەڵێک وڵات تایدا بەشدارن بە وڵاتانی دەور و پشتیشەوە. پێ دوایە ئەم لووتکەیە دەتوانێت چی پێشکەشی عێراق بکات لە کاتێکدا عێراق نقمی کێشە و قەیرانە؟ زۆر سپاس بۆ ئەو میوانداریە. ئەم لووتکەیە دەکرێت لە چارەسەری هەندێک لە دۆسیەکان بەشدار بێت، تەنانەت لە دۆسیە ناوخۆیەکانیش بە تایبەت لەوانەیە ببێتە چارەسەرێک بۆ ئەو دەستدرێژیانەی کە بەم دواییانە دەکرێنە سەر هەرێمی کوردستان بە تایبەت لەلایەن ئێرانەوە. هەروەها دەکرێت لە ڕێگەی ئەو لووتکەیەوە ئێران ئاراستە بکرێت بۆ ئەوەی پابەندی بنەمانە دەوڵەتیەکان بێت، هەروەها لەگەڵ تورکیاش بە هەمان شێوە هەروەها لەوانەیە ببێتە بنەمایەک بۆ چارەسەرکردنی دۆسیەی ئاو لە نێوان عێراق و هەردوو وڵاتی ئێران و تورکیا و دەشتواندرێت کە لە ڕێگەی ئەو لووتکەیەوە عێراق لە ڕووی ئابووری و ژێرخانەوە بەرەو پێش ببرێت، هەروەها پاڵپشتی لە سەقامگیری و ئاسایشی عێراقیش بکرێت. زۆر باشە، ئێوە ئاماژەتان بە خاڵێکی یەکجار گرنگ کرد بۆ خۆشتان دەزانن لەم لووتکەیە هەردوو وڵاتی ئێران و تورکیاش بەشدارن، ئەو دوو وڵاتەشن کە سەروەری عێراق پێشێل دەکەن. پێ دوایە ئەو دوو وڵاتە دوای ئەم لووتکەیە ئیتر ڕابوەستن و چیتر سەروەری عێراق پێشێل نەکەن؟ من باوەڕ ناکەم کە ئەو لووتکە بتوانێت فشارەکانی لەسەر ئێران و تاران بکات بۆ وەستاندنی دەستدرێژیەکان و بۆردومانەکانی، بەڵام دەکرێت کە ببێتە بنەمایەک بۆ دەستپێکردنی گفتوگۆ و دانوستان لەگەڵ تاران. هەروەها دەشکرێت کە دەمانەوێت باسی ئەوەش بکەین کە هەندێک وڵاتانی دیکە چەند یاداشتێکیان دەرکردووە، یاداشتی ناڕەزایەتی بەرامبەر بەو دەستدرێژیانەی ئێران و تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان کە ئەمە پێچەوانەی بنەمانێ و دەوڵەتیەکان و دیباجەینەتەوە یەکگرتووەکانە کە لەوانەش دەشکرێت ئەمە ببێت بە دەستپێکێک بۆ ئەوەی هەردووک لە وڵاتانی ئێران و تورکیا بە خۆیاندا بچنەوە بۆ ئەوەی چیتر پێشێلی خاکی هەرێمی کوردستانی عێراق نەکەن. زۆر باشە. بەڕێز شەمەری، ئەوەی ئەم لووتکەیە جیاوازە تێیدا بەشداریکردنی فەرەنسایە، خوێندنەوەتان بۆ بەشداریکردنی فەرەنسا بە هەموو هێزیەوە لەم لووتکەیەدا چییە؟ بە دیاریکراویش پێش ماوەیەک چەند ڕۆژێک پێش ئێستا چین بە هەموو قورسایی خۆی هاتۆتە ناوچەکە. پێ دوایە ئەمە پاشەکشەی ئەمریکایە لە عێراق و لە ناوچەکە و هاتنی فەرەنسا و چینە؟ باڵێ، کشانەوەی ئەمریکا تەنانەت کشانەوەی ئەولەویاتەکانی واشنتن لە ناوچەکە لە ئەنجامی دیدگای دیموکرات خوازەکانی ئەو وڵاتەیە. ئەمە شوای کردووە کە جۆرێک لە بۆشایی دروست بێت و بۆیە لەلایەن فەرەنسا و چینەوە تەنانەت تا ڕادەیەک لەلایەن رووسیاشەوە هەوڵ دەدرێت کە ئەو بۆشاییە پڕ بکرێتەوە
و فەڕەنسا هەوڵ دەدات ئەو بۆشایی لە دوای ئەمریکا بەجێماوە خۆی پڕ بکاتەوە و هەر یەکە ئەو لە وڵاتانەی کە دەیانەوێت هەژمونی خۆیان لە ناوچەکە فراوان بکەن هەوڵی ئەوە دەدەن کە بەرژەوەندیە ئابوووریەکانیان لێرە پتەو بکەن. من لەو باوەڕەدام ئاما پەیوەندی بە پاشەکشەی ئەمریکایە لە ناوچەکەەوە هەیە هەروەها ویلاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە زیاتر بەرەو هاوکاری لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا دەکات بۆ ئەمەش لە پێناو یەکلاکردنەوەی دۆسیەکانی ناوچەکە لە نێوان خۆیان. باش بەرز شەمەری ئێوە ئاماژەتان بە یەک خاڵی یەکجار گرنگ کرد ئەویش ئەوەیە هاتنی چین فرەنسا رووسیاش بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایەی ئەمریکا وردەوردە دەخشێتەوە دروستی کردووە. پرسیار ئەمەیە ئایا بەهاتنی ئەم سێ لایەنە بەهێزە لە رووسیا فرەنسا چین گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دیاریکراویش ڕێکەوتنی سایکس پیکۆ کە لە جەنگی یەکەمی جیهاندا ڕوویدا و واژۆ کراوە دەگۆڕدرێت یاننا؟ من لەو باوەڕەدانیم کە بابەتەکە پەیوەندی بە گۆڕانی جیۆسیاسیەوە هەبێت یاخۆت گەڕانەوە بۆ ڕێکەوتنی سایکس پیکۆ کە لە سەرەتای سەدەی بیستەم ئەنجام دراوە بەڵکو ئەوە پەیوەندی بە بوونی هەژمونی ئەو وڵاتانەوە هەیە و دەیانەوێت بەرژەوەندیەکان لە نێوان خۆیاندا بەش بکەن. وا دیارە ئێمە لە بەردەم کۆتای هاتنی چاخی جەمسەرگیری داین جەمسەرگیری تاک جەمسەرگیری ئەمریکا هەروەها پێشیەوە دیارە کە هەندێک جەمسەری دیکەی جیهانی دەرکەوتون لە ناوچەکە دەیانەوێ هەژمونی خۆیان نمایش بکەن. بۆیە من لەو باوەڕەدام کە دابشکاریەکی نوێ لەسەر ئاستی هەژمون لە ناوچەکەدا هەیە نەک لەسەر ئاستی جیۆسیاسی. زۆر باشە بەڕێز شەمەری کە تۆ دەڵێی تاک جەمسەری کۆتایی دێ و چەند جەمسەری دروست دەبێت کەواتە پرسیار ئەمەیە بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتیش عێراق دەکەوێتە چۆی ئەم جەمسەر بەندیەوە ئەم جەمسەریانەی کە تازە دروست دەبن و دێنە ناوچەکە؟ من لەو باوەڕدام کە ئەمریکا ئەگەر بەو استراتیژیەتە بەردەوام بێت ئەوە زۆرێک لە هاوبەشەکانی لەدەست نادات چونکە بینیمان لە دوایین لووتکەدا جەنابیشت بینی لە لووتکەی عەرەبی چینیشدا بینیمان کە رووسیا لەوانەیە ئامادە بێت فەڕەنسا لەوانەیە ئامادەی بوو هەبێت ئەو وڵاتانە دەکرێت ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکاش لە عێراق هەر بمێنێتەوە و لە ناوچەکە بەگشتی لەسەر ئاستی هاوبەشی ئابووری نەک سیاسی. بۆیە من لەو باوەڕەدام کە ئەمریکا لەو باوەڕەدان نییە کە گۆڕانکاریەکی ڕیشەی لە ناوچەکەدا هەبێت. زۆر باشە بەڕێز شەمەری بابگەڕێنەوە سەر گوتەکانی سەرۆکی فەرەنسا ماکرۆن زۆر بەڕاشکاوانە دەڵێ عێراق بۆتە شانۆی دەستێوەردانی دەرەکی پێ دوایە مەبەستی ئێران و تورکیایە و ئایا ئەوەش ئاماژەیە بۆ ئەوەی کە فەرەنسا قبوڵی ناکات خاچی هەرێمی کوردستان بە تایبەتی عێراق پێشێل بکرێت؟ گومانی تێدانیا کە فەڕەنسا لە میانەی گوتاری سەرۆک ماکرۆن ئەوەی دووپات کردەوە کە ئەو هێرشانە ڕەت دەکاتەوە کە لەلایەن ئێرانەوە دەکرێنە سەر هەرێمی کوردستان هەروەها
دیارە کە ئەو ڕازی نابیت بە دەستدرێژیەکان و پەلاوێشتنی تورکیا بۆ ناو سنووری هەرێمی کوردستان و دەیەوێت خۆی وەک وڵاتێکی زلهێز و پارێزەری سەروەری عێراق نیشان بدات و دەیەوێت فشار بخاتە سەر تاران و ئەنقەرە ئەگەر بێت و سەرپێچی و پێشێلکاری نوێ بکاتە سەر خاکی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەرزکردنەوەی سکاڵا لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بۆیە من لەو باوەڕەدام کە فەڕەنسا واتە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەڵوێستی خۆی بۆ دژاتیکردنی ئەو پێشێلکاریانە ئێران و تورکیاش ڕاگەیاند. زۆر باشە بەڕێز شەمەری کاتم زۆر کەم ماوە دواپرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من زۆر سپاست دەکەم. پێ دوایە دەسەڵاتدارانی لایەنە سیاسیەکانی عێراق دوای ئەم لووتکەیە ئەو هیوایەی سوودانی کە هەڵی چینیوە لەسەر ئەم لووتکەیە پێ دوایە دەسەڵاتداران ڕێ بە سوودانی دەدەن ئەو کارانەی دەستی پێکردووە ئەنجامیان بدات ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سپاست دەکەم. من باوەڕم وانە ڕاستە کە ڕەتکردنەوەیەک هەیە بەڵام تەنانەت لە پشتیوانانی سوودانیش ڕەتی دەکەنەوە کە لەسەر بەرژەوەندی ئەوان هەچەند ڕێکەوتنێک لەگەڵ وڵاتانی دەرەوە بکرێت. زۆر باشە زۆر بەڕێز ئیحسان شەممەری سەرۆکی سەنتەری هێزری سیاسی ڕاستەخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس ماندوومان کردی سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.